دەستان خۆش بێ ئەزیزانی ئێمە جوانترین سڵاتان لێبێت و بەیانیتان باش بێت هیوە ڕۆژێکی پڕخێر و خۆشی و ئارامیتان بۆ خوازم هیوادارم لەگەڵ ئەوەی کە لەم هەفتێدا ئەگەر زۆ سەرقاڵ و هەفتێکی جەنجاڵ بێ بۆتان ئەمڕۆ بتوانن پشوێکی باش بەسەر برن لەگەڵ خێزانەکانتان یاخود ئەو شوێنێکە خۆتان ئەتانەوێت ئەمڕۆ گەشتی بۆ بکەن ئێمە خۆشحاڵین ئەمڕۆژ لە پرۆگرامێکی دیکە پڕ لە ئاواز و میوزیک و گۆرانی و پرۆگرامی تایبەت بە ڕۆژانی هەینی لە ڕۆژێکی نوێ بە ئێوەی ئازیز و خۆشەوی شاد ئەبینەوە لەگەڵ تەواوی هاوکاران و هاوکاری سەرەکیم سەرکۆ بەنی باش سەرکۆ بەنی باش بەنیوەش باش بەنیتان باش سڵاتان لێبێ ها ڕۆژە لەگەڵم ئەم ناقەشەمانە کرد حەمیدبانەی ئەو نەبوو گۆرانێکەوە ئەوەی میکایی باڵە دەستان خۆش بێت دەستان خۆش بێت دەستان هەر ڕەنگین بێت دەستان خۆش بێت خۆشەویستان سڵاوتان لەبێ و بەیانیتان باش هیوادارین هەینیەکی خۆشتانە بێ و پشوێکی خۆشتانە بێ ئەمڕۆ بینەری پرۆگرامەکەمان بن بە کۆمەڵێک بەرهەمی جوان کۆمەڵێک گۆرانی جوان لەگەڵ ئێوەی خۆشەویستە بین هیوادارین بینەرمان بن و لەگەڵ ئەوەی کە ئەمڕۆ کۆمەڵە گۆرانیتان پێشکەشەکەین کۆمەڵە پارچە میوزیکی بەچێش میوانی کەمانە بێ و کۆمەڵە بەرگە و بابەتی کەشمانە بێ هیوادارین بینەرمان بن سپاس بۆی کە ئێوە ڕۆژانە لەگەڵ ئێمەیان تاوەکو بتوانین لە ڕێگەی پرۆگرامەکەمانەوە چەندین بابەتی جیاواز بۆ ئێوە بخینە ڕوو ڕۆژانی هەینیمان کردووە بە پشودانێکی خۆش بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و چێژ بەخش بێ بۆ ئێوە من بەر لەوەی بچینە لای هەر بابەتی بەڕاستی حەزم کرد باسی ئەم شێو بکەم کە ڕۆشت کە کورسات کۆنسێرتێکی ئەنجامما لە سەرچنار بەڕاستی ئەوەی کە ئەو خەڵکەی کە لێ کۆ بۆ ئەو چێژ و خۆشیی کام شەو بەدیکرا ئەوە جێگەی دڵخۆشی ڕاستی یادی جاران بوو یادی جارانی سەرچنار بوو من کە خۆم لێ بووم یعنی زانیم کە خەڵک چەند بەجۆشە خەڵک چەند حەز ئەکا جارێکی تر ئەو شوێنانەی کە پێشتر لە باو باپیرانمانەوە لەوێ دانیشتون و پشویان ناوە ئەو بارودۆخە جارێکی تر بگەڕێتەوە و خەڵک بتوانێت چێژوەر لەگەڵ خێزانەکانیان جادو هونەرمەندیشمان بانگێش کرده بوو دەستگای میدیای کورسات هەم هونەرمەند میدیا حسێن و هەم کەمال محەممەد ینی بە شێوازێک خۆیان ئامادە کرده بوو من کە یەکەم جار پرسییم وتم بەڕێبازم وتم چەند گۆرانیان ئامادەیە ڕۆژە وتی یەکی 4 گۆرانیان ئامادەیە بەڵام کە کاکەمان چوە سەر ستیج ینی 4 گۆرانی نەبوو گۆرانیشی دووبارە کردەوە چەند گۆرانیەکی کە تێکەڵبوونی بە خەڵک ئاەتەبوونی بە خەڵک ئەو خۆشیی کە خۆی لە بینی گۆرانەکانە لەگەڵ خەڵکا دەریە بڕی ئەو ئەمە ئەو جێگایە بوو کە من ئاواتمە خواست گۆرانی لەگەڵ خەڵکی خۆما بڵێم و لەگەڵ شارەکەمان بڵێم ئەوەی جێگەی دڵخۆشیە من لەوەیە کە بینیم بەس خەڵکی سلەیمانی نەبوو ینی ئەمەنەی میوان هاتبوو ئەمەنەی خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان هاتبوو ئەمەوای کردووە کە سلەیمانی باوەشێکی گەرمی گرتوێتەوە هەمیشە میوان دۆست بووە هەمیشە وای کردووە کە بتوانێت چێژێک و خۆشیێک ببەخشێت بۆیە هیواداری ئەمانە کە بەردەوامی هەبێت هەتا من هاتوشمەتە دەرەوە کاژمێر هاتین دەرەوە خەڵک هەر ئەیوت دەستان خۆش بێت کورسات خوتا ماڵی هەمووانە ماڵەکەتان هێنا بۆ سەرچناریش ئەمە جێگەی دڵخۆشی بوو ئێمە بەڕاستی چکە سەرچنار جێگایەک بوو کە دڵخۆشی بە ئێمە بەخشید وای لێ هاتبوو ماوەیەک بەڕاستی کەسمان ڕوومان ناهات بۆ یا بڕێت بۆیە منواڵە بەڵام لەسەر ئەرچی کاکپاڤڵ کە بینی ئەو شوێنە نەشیاوە لەگەڵ ئەم شارە ناگونجێت هەموو ئەو شوێنانەی لابرد لەگەڵ ئەوەشە پرسیارم کردوتیان ئەوە ماوەی ساڵێک زیاتریشە خەڵک کاچۆ ژوورۆ 1000 دیناریان لێسەن ئەوەش بەڵام ئێستا توانی بۆ خۆت لەگەڵ خێزانەکەتە ژەمە خواردنێکی باش لەگەڵ خۆتا بەری لەوێ لە کەش و هەوایەکی فێنکە بۆ خۆت بتوانی کاتێکی خۆش بەسەربیر خۆشەویستانەوەشمان بیر نەچێنەک بۆ خەڵکی سلەیمانی هەر خێزانێک لە خواروی عێراقیشەوە هات بێ ئەوانەی کە لەوێن کارەکەن ئەوەی خزمەتی ئەوانەکەن لەوانەی خزمەتی خۆمان دەکەین ئەمە جێگەی دڵخۆشیە و ئێمە دەستخۆشی لە گەشت و گوزارەکەین بەڕاستی ئەوانیش دەرفەتێکی ویان ڕەخساند کە بتوانن بە شێوازی لە شێوازەکان کار لەسەر شوێنەکانی تری گەشتیاری بکەین بۆی کە زیاتر خەڵک ئاشنا بێتەوە بۆیە و خەڵک بتوانێت چێژوە بکرێت هیوادارین ئەمانە بەردەوام بێت هیوادارین کە بتوانین زیاتر ئێمە خزمەتکەین و دڵنیاشین لەوەی کە ئێمە ناوەستین کورسات هەر لێرە نین لە ماڵەمانە ماڵە گەورەکە ماڵەکانمانە بین بۆ چەندین شوێنی کوردستان بەگشتی و بتوانین زیاتر لەگەڵ خەڵکە ئاشنا بین هیوادارین کە ئێوەش لەگەڵمانە بن بۆی کە پارێزگاری لەم کەلتور و کە لە پورە جوانی خۆمان بکەین کە هەمانە و بۆ ئێستا و بۆ ئایندەش بۆنەوەکانمان بەجێ بێڵێن بەڵێ ئەنجا بەڕاستی و کوتۆ ئاماژەت پێکرد کاتێکی زۆر خۆشمان بەسێ بەڕاستی من گەڕامەوە بۆ یادی سەرچنار و بە مناڵی کە ئەچوین بۆ سەرچنار بەڵێ
جا سەر کۆ دەستکەین چی یادگاریەکتە بڵێ پێش ئەوەی کە دەستکەین بە یادەکە دەست ئاماژەمان بۆ کە هەر هەماڕەسمان هەیە لای ئەو ئاوە بە مناڵێ لادەیەکی بچووکیشی لێ هەر هەماڕەسمان هەبووە لەوێ و لای ئاوەکەوە جا سەر کۆ با دەستکەین بە بابەتەکانی پرۆگرامی ئەمڕۆمان وەکە زین ئێمە وتومانە پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە ڕۆژانی هەینی ویستمانە پرۆگرامێکی جیاواز بێت ویستمانە لەوەی کە ئەو ڕۆژە بەڕاستی پشوو بێت بۆ هەمووان بۆیە تایبەتمان کردووە بە ئاواز و میوزیک و گۆرانی جا ئەمڕۆ میوانداری هونەرمەندێکی زۆر عازیز و خۆشەویستمان کردووە ئەوی زۆر بەڕێز کاک میران محەممەد سڵاو لێ بە کاک میران بەیانی باش بەخێر بێ کاکە میران سڵاتان لێ سەربەرجان سڵاو لێ و بێ بەیانی ئەو باش سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی شاشە جوانەکەی کورسات خۆم بە خۆشحاڵە زانم بەڕاستی کە ئەمڕۆ لە خزمەتیەوەی خۆشەویستا بووم زۆر سپاس بۆ ئامادەبوونە لەبەرەوەی هەینی و پشووە بەلوی هەر پرسیارەکەی نەگەر بەرهەمێکمان پێشکەشکەن بێم و بە بینەرانی شەگراماتە فەرموو خۆشەویستی من لەگەڵ تۆ بەرهەمی ژیان و خەباتە وەک بەهاری کۆردواری پلگۆڵ و لافەک ساختە جارێ بە کۆڵ جارێک بەڵ یاد و بیری تۆ مەبەستە ئاخ کە بیری جان كبيري كبيري توداكم هوار بيرتاكم يار بيرتاكم جانا بيرتاكم سۆی گەشتی کورد ڕووناکە بام وەژنا باشی تر وارە دڵ پەر لەکەی بام ڕۆنە ڕۆژێکی تر خۆشەویستی من پیرۆزە وەرە شاد بین زوو لە یەکتر ئاخ کەبیری جان كبيري آخ كبيري توداكم هاور بيرتاكم يا رب بيرتاكم آه كبيري جان كبيري آخ كبيري توداكم هاور بيرتاكم يا رب بيرتاكم جانا بيرتاكم هەر خۆش
خۆش بێ و دەستان خۆش بێ دەستان خۆش حازم کرد بوو کەس چای لێم نەوە بڵێمە و مایکم بۆ بکەنەوە ڕۆژە ئێو بەڕاست ماڵێمەکە کاکۆشتۆشایی گۆرانیمان بۆڵێ وایە لە پرۆگرامەکانی تراوەتتە خۆ بێ دڵی ئەمەش نشکە وەڵامی لەم ناسەبەکانە ینی جەژنەکان ئایتر شتێک ئامادەکە مێڵێ خۆش ینی بۆ چێژێکی خۆت توانێ و گۆرانێک ئەمڕۆژ بە وادانین جژن و گۆرانێکمان پێشکەشکە باشە کاگمیران دەنگ خۆش من بەڕاستی زۆر جار کە ئێوەی گەنج من دەستخۆشی لە کاکە ڕۆژەکەم کە بەردەوام لەگەڵ ئێوە ینی وەکو گەنج هەڵبژاردننی ئەم گۆرانیانە کە ئەمانە گۆرانی ڕەسەنە بەڕاستی مەیەکێکە لە گۆرانیە هەرە جوانەکانی مامۆستا مەزەر ڕێز و خۆشەی سمانێ بووی تۆکو خۆت چۆن خۆتی بۆ ئامادەکەی یعنی زۆر جارەڵین ئێمە ئەم گۆرانیانە ئەرشیفێکی جوانن ینی مۆرچێکی کوردەواری پێوە دیارە بەڵام هەمیشە بە شێوازێک بوترێتەوە کە لە ڕەسەلایەتەکەی لانەیە ئێوە پێش ئەوی گۆرانێکە بڵێن تا چەند بیر لەم بابەتە ئاکەنەوە ڕاستی من هەر لە سەرەتای گۆرانی وتنمەوە کە دەستم بە گۆرانی وتن کردووە بیرم لەوە کردوێتەوە بەڕاستی ئەو شتێک کابێ من بیکەم ئەوەیە وەکو ئەم هونەرمەندە گەورانە بۆ نمونە مەسحەری خاڵقی عەدنان کەریم حەسەن زیرەک محەممەد ئیماملێ یعنی کە دەستم پێ کردو هەوڵەیەم هیچ نەبێ وەکو ئەوان ئەگەر وەک ئەوانیشم پێ نەکرێت لە خوار ئەوانە جێپەنجەیەکم دیار بێت لە هونەری کوردیە یعنی ئەوە بیرم لەوە کردوەوە کە ڕەسەنایەتی کوردی لە بەرهەمەکانەوە پارێزم و گرنگی شەوەکە وتنەوەی ئەم گۆرانیانە ناکرێت من بۆ نمونەکە گۆرانی مەسحەری خاڵقی یەڵەمەوە دەنگی خۆم وەکە و لێ بکەمیان وەکو حەسەن زیرەگیان وەکو محەممەد ئیماملیان وەکو عەدنان کەریم بەڵام وتنەوەی گۆرانی دایما بێ بە شێوازێک بێت کە تۆ هەوڵدەی یەکەم شت تێکستی گۆرانیەکە دوای ئەوە میلۆدیەکە نەشێوێنیت دواتر دەتوانیت بە دەنگی خۆدادای گۆرانیەکە بکەیت زۆر باشە جاکاک میران پێمان خۆشە باز لە ئەزمموی کارە هونەریەکانیش بکەیت بزانین لەکەوە دەستی کردە بەکاری هونەری و بەگشتی باز لە ئەزممونەکە بکەیت وەکو دەستپێکی کاری هونەریم پێم خۆشەوە بڵێم دوای 8 ساڵ لەم بەرنامەیەوە کە ئێستا دەرەکەومەوە یەکەم ئەزمموی کاری هونەریم لەم بەرنامەیە بوو لە ساڵی 2016 لێرەوە دەستم پێکرد بەڕاستی لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ بوو 2016 لەگەڵ تو لانەخام خۆم بە خۆشحاڵە زانم ینی دوای 8 ساڵ لێرەوە ئێستا هاتوومەتەوە بەرنامەیە یەکەم دەست پێکم بوو بەڵێ زۆر قورس بوو چونکە یەکەم جارم بوو لەگەڵ مۆسیقایا گۆرانی بڵێم یەکەم جارم بێمە بەرنمەیەکە و بەرنمەیەکی ڕاستە و خۆ بوو ئێستاش بیرمە نەمەتوانی قسە بکەم ڕێباستادقمان لەگەڵ بوو ئەو قسەکانی بۆ کردم زۆر باشە هیوادارین کە ئەم بەردەوامیت هەبێ و من لەسەر ئەوەی کە زۆر جار باسی میوزیکەکەین باسی گۆرانیەکەین ینی ئێمە لە ڕابردووە ئێستا دەرفەتی زۆر باشەیە بەڕاستی ینی هەموو ئەو میوزیسیانە باشانە هەن کە ئێستا چەندین ستۆدیۆی باشیش هەیە لە ڕابردووە لە من پێ بڵم ساڵانی 2005 و 2006 و ئەوانە کە ئێمە لە پێی مانگا بووین کاکە ڕۆژ ینی وەزبەی میوزیک لەگەڵمانە بوون من لێرۆ خۆشەویستیم بۆیان چکە یەک وەز بووین هاوڕێکانم من لەگەڵ کیژانی برایم خەیات و خاتو ڕێناس و کاک ئالان و بژوێن و ینی ئەمانە ئەمبینی ڕاستە من لە مەسرح بوو بەڵام پەیوەند ئەمبینی کە ڕۆژانە تەمارینەکەن ینی ئالان کەمانەکەیەنە لەگەڵ دەنگیانە ئاڕۆی ینی شێوازێک کاریانە کرد مەبەستم چیە لەم باسکردنیان بابەتە پرۆڤەکردنی دەنگ و میوزیک جا دوای ڕۆژیشە بێ جواب ئەمەباتەوە پێویستی بەوەیە کە ڕۆژانە بەردەوام بی لەسەری بەڵە بە تاکید ینی چۆن موسیانێک پێویستی بەوە هەیە کەمانچەژنێک پێویستی بەوە هەیە ڕۆژانە تەمرین کا بووی دەست و پەنجەی نەرم بێت و بتوانێت بە ئاسانی عاسفی شتێکە بۆ گۆرانی بێژیش بە هەمان شێوازتۆ پێویستە ڕۆژانە پرۆڤە بە دەنگت بکەیت چەندین تەمرین هەیە کە تەمرینە بۆ قوڕک بۆ باشەداکردنی گۆرانی بۆ نەفەس درێژی پێویستە گۆرانی بێژیش وەکو موسیانێک ئەو تەمارینانە بەڕاستی بە قورگی بکات تاکو بتوانێت بە ئاسانی ئەو گۆرانیانەی کە ئەڵێتەوە چ فۆلکلۆر بێت چ سەردەمی بێ توانێت بە باشی بیان لێتوانێت بۆی پێویستە بەڕاستی تەمرین باشە مایکەکەی لە کاکڕۆژ ڕۆژی جان تا چەند گرنگە بۆ نمونە کە تۆ لەگەڵ کاکە میرانە یاخود ئەوانەی گەنجن کە دەست پێ ئەەکەن و ئەیانوێ ئەزمموی خۆیان چەند گرنگە بەردەوام لەگەڵ میوزیکە ئێمە چۆن خۆمان پێڵێن لە مەسرح حاڵین بە ئیسیجابێکی باشیانە بێ ینی بە حیوار زۆر جار تێکەڵە بیت بەڵام زۆر جاریش بە میوزیک و بە دەنگەکە تێکەڵی یەکترە بێت ئەمە چەند گرنگە ئەمە دروست بێت
سڵاو لە توش سڵاو لێبێ بێگومان زۆر زۆر گرنگە یعنی وا ئەکات هەم پەیوەندی نێوان ئەو شەنیار و گۆرانی وڵا کاکڕۆژ ئەگەر مایکەکە داگیرسێنی ئەسێت نەبێت داگیرسێنی تر ئەم جارە پێمان بڵێ سڵاو ئەم لە جارە لێ. پێمان بڵێ سڵاو لێ. طبعاً زۆر زۆر گرنگە باشە. بەرەوەی پەیوەندی نێوان شەنیار و گۆرانی بێژ زۆر زۆر کەوترەکە با. هەر چۆن وەکو خۆت لە بەڵێ. مەسەکە هەیە ئینسیجانی بینیان بە هەمان شێوە و هەروە بێتەوە بۆ پەروەردەکردنی کوردیشان بە نسبەت گۆرانی بێژ کوردی زۆر باشتر پەروەردە ئەبێ یعنی کە لەگەڵ ئالەتی موزیکا بەڵێ بایانان بکات باشتر کوردی پەروەردە ئەبێت و باشتر با. کوردەکان ناسێتەوە بەڵێ ژۆ پێی باش لە کوردەکان بێت و زۆر زۆر باشتر لە ڕووی ڕێتووشە کە تۆ ئەشێگە بۆ خۆ بەتەنیا ڕاهێنان بکەیت ها مثلا لا مسرحات شلون ايقاع هي ريتمي هي همان شيء الموسيقى او ريتم هي اگر لقى تعمل الموسيقى انا ده اشياء تجمع ريتمي انا اقول رايناني الموسيقى اشتغل بين امريكا بين مترونو كاتب وراه يعني بهمان خارج يعني بهمان خير هي او راينان اجازه زوجين كراي بيش لقى عامل الموسيقى راينان دەستەکانە خۆش بێ دەستان دەست خۆش خۆش بێ. بێ ئەوەی کە گرنگە من بەڕاستی سێگەنجی زۆر زۆر جوانن من دەستخۆشیتان لێ یەکەم لە پرۆگرامەکانی ڕابردووشە کە لێرە نەبووم بەڵام بینەرتان بووم ئەبینم کە چەند بەرهەمی جوان تا پێشکەش کرد مایکەکەمان یەک تۆ کێشەی هەیە گە دوایی شەپۆل چاشی کرد ئێستا نا بۆ قسەکانی دوێ ئەوە نانە ئێستا باش بۆی تۆ باش بوو دەستەکانە خۆش بێ من حەزم کرد بچینە لای سێوان هاوڕ چەند پرۆگرامەکەی کە لێرە بووی هاوڕەکانم باش ئەگەر مایکەکەتان چاکە پێمان بڵێن باش زۆر باش کات میران کاتە ماوەی ئەو هەر ساڵە من جوابەکەی خۆمەوە نەگر وەڵامەکەی خۆم بەڵێ. ماوەی ئەو هەر ساڵە کارە هونەریەکانت چی بوو لەوەی کە لە پێش هەشت ساڵە دەستی پێکرد لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئێستا هەشت ساڵ بڵێ لە دوای ئەو بەرنامەوە من لە شارە جوانەکەی قەڵاتجێ لە جامیعە وەرگیرام بەڵێ ئیتر لەوێ لەگەڵ هاوڕێیان و دۆستانم لەوێ چەندین کۆنسێت و کاری موسیقیمان کرد لەوێ خۆم بە خۆشحاڵ دەزانم بەڕاستی لەوێ ئەتوانم بڵم دەست پێکم لە دوای کورسات لە ئەوێ بوو بەڕاستی لەگەڵ کۆمەڵە کاتە بەرداوامی هاوڕێ داوا بە کارە بەردەوام هونەریەکانت یاوە بەڵێ لە ساڵی 2019 یەکەم کاری ڤیدۆکلیپی خۆم کرد بە ناوی ڕازی تازە کە هاوڕێی خۆشەویستم سیڤان عەباس لێرە چاوی ماچەکەم میلۆدی گۆرانەکەی بۆ دانام و لە تێکستی ئەمین گەردیگلانی بوو و کاگە عەلی کاری دابشکردنی مۆسیقای بۆ کردم عەلی محەممەد و لە سۆدیۆ ئارزێت لەلایەن کاک ڕێباز قاسم کاری تۆمارکردمان بۆ کرد و کاری ڤیدۆکلیپەکەشی هەر بردمانەوە بۆ گوندە جوانەکەی شکەنێ لە شارە جوانەکەی قەڵازێکە کۆمەڵێ دۆست و خۆشەویستم لەوێ هاوکارم بوون زۆر زۆر هاوکارم بوو مامۆستا خدر کە کاری دەرهێنانی ڤیدۆکلیپەکەی کرد و محەممەد شیروانی کاری وێنەگرتنی بۆ کرد ئەو یەکەم کارم بوو زۆر جوانی هەیە ژینگەیەکی زۆر تایبەتی هەیە بەڕاستی یەکەم کارم بەڕاستی ئەوە بوو بەناوی ڕازی تازەوە بوو و لە ساڵی 2022 یەکەم بەرهەمی دوم بەرهەمم بوو بەڵام ئیتر یەکەم بەرهەم بوو کە خۆم میلۆدیم داناو هەم تێکستەکەش دامنا بەناوی ژیانی منەوە دەست خۆش بێت بێگومان بەردەوام ئەزمون زیاتر بەرەو پێشەوە دەبا ئەتوانی کاری باشتر بکەیت جۆمان لە بەرهەمێکی تر بێت فەرمو باش نییە فەرمو فەرموو دەمێکە یاران مات و خامۆش لێم مەپرسن بۆ مەست و سەرخۆش دەمێکە یاران مات و خامۆش لێم مەپرسن بۆ مەست و سەرخۆش خۆم لە خۆشی ژین دوور خستۆتاوە هەواڵی دونیا
تۆتا هەواڵی دنیا لەبیر چۆتە نازانم دنیا ڕۆژەیە شەو دڵ پڕ لە ژانم چاوم بێخەو نازانم دنیا ڕۆژەیە شەو دڵ پڕ لە ژانم چاوم بێخەو یادگاریەکانم هەر لە دڵمایە فرمێسکی چاوم وەکو دەریا یادگاریەکانم هەر لە دڵمایە فرمێسکی چاوم وەکو دەریا ئیتر باباز بێم مێش و ژانم دوا ساتی عاشقا و گەڵا ڕێزانم ئیتر باباز بێم مێش و ژانم دوا ساتی عاشقا و گەڵا ڕێزانم بابی یەک نەمری لەم دابڕانە ژینم بەبێتۆ سەختە گریە بابی یەک نەمەری لەم دابڕانە ژینم بەبێتۆ سەختە گریە دەستەکانتان خۆش بێ دەستان خۆش بێ. دەنگە هەر خۆش بێ دەستەکانە دەستان خۆش خۆش بێ بێ. زۆر سپاس بێجگە لە گۆرانی وتن لە میوزیک خۆت ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی کاری چیەکەی سەرخان فێک سەرخان بۆ جا مایکەکەتان دانیە مایکە ئیش ناکا بیان بە سەرخان پێم بڵێ باشە شەپۆل ئەم مایکەی کاک میران ئیفێکت توشتەکەی لابە ئەمەیانەی زۆر باش نیە پێشە وەڵام باتەوە تۆ پێمان بڵێ بۆچی پێکەنیت نابە ئەو وەڵامان باتەوە نانە بار وڵامەکەی ئەو بیاتەوە مادەم پێکەنێت دەی. بانی باش بەیانی باش وڵی پێش بەرنامەکە دوێنێ کاتین بۆ ساڵچێت وتم حەزەکەم پرسیاری ئەو لێ بکەن کە چی ئیشێکی بکەن جگە لە گۆرە گیانی باشم کرد بەخوا پێشیان نەوتم حەزەکەم خۆی بێڵێنەوە نا تۆم پێمان بڵێ دوایش با خۆی بزانین بە چ شێوەیەک گەڵێ کاکی سەرکەوتە هەر پێتان بڵێم باش هەر پێتان بڵێم شەوێک یاریمانەکرد باشە باش ئەوان یاریانەکە من حەکەمیان بوو سەرخان سوتفەوا بوو کە تیشێتێکی لەبەر بوو ئەلێرەوە هەردووکی قۆڵی ڕوودبوو سەفینی براشم کە زۆر تێکەڵاوێتی برادێتی ئەوەی لێکرد دا زۆر قسە خۆشەوەیە تیخوا بگیرێ و کوڕە قۆڵی ئەلێ دەبوون ئەو دوو کەڕە تا سارەی لاکڕی ئەوەی لێ هات قۆڵیە لێرۆ لێنەکەی بۆ ئەوەیە یعنی لەگەڵ تو یشی جواری بۆ کردووی
ولكن شغله ما كرديش موسيقى دەستان خۆش دەستان بێت خۆش بێت بێگومان دەستەکانتان هەمووی خۆش بێت. یار یەکێک کە ئیشێکی کەی ئەبێت ئێتر زۆر جات تێکەڵی ئەو ژینگەیە بێت خۆی جیاوازە ینی ترەوانشی کە هاڵ و گۆڕی ئۆتۆمبیلەکەن و کڕین و فرۆشتی پێوەکەن ئێتەوە لە بینی خۆشیانە ئیتر نازانم زۆری لێ بردوویت کەمی لێ بردی دەوای خۆتان بۆ خۆتان بەڵام ئەمە لەبەر چاو بێت تا میوزیکم دەستان باش. خۆش بێت. پەیوەند بێژوی بچینە بڕگێکمان بەڵێ. ئامادەیە من بە سێوانم وت دوای ژێمە لای تۆ سەرخان هەفتەکانی ڕابردوو هاوکارانم پرسیاریان لێ کردی ناوکەت مانای چییە؟ دێستا پێمان بڵێ سێوەمان هەیە باشە کۆکراوی سێوەکانە دوای سێوێکی زۆر باشە هەر ئەوەیە چونکە زۆربەی ناوەکانمان هەمووی واتایەکی زۆر جوانی هەیە ئێستا ئیتر زۆربەی دایک و باوکانەکە ڕێن چ ناوێکی جوان بۆ کرد چ ناوێکی جوان وزە بە دوای ناوی کوردی ئاگەڕنەوەی کە من تێبینیم تۆ کردووە. سەرخان من سەرکۆ باشە من سەرکۆ پێمەڵێن ناوەکۆیانی چی ئەڵم شاخێکە لە قەرەداخ گوندێکی جوانیشی لە بەردەمایە کە من لەدایک بووم لەبەرەوەی پێشمەرگەکان بۆ شاخۆ بووم منیان ناونا سەرکۆ ئەی سەرخان یعنی چی کۆمەڵی مانای هەیە وەلی بزانم یەکێک لەوانە لادیەکە لە دەڤەری پژدەر لادیەکی زۆر زۆر جوان لە پشدەر بەڵێ باڵە ئەوەنەی من بزانم وەزیری جەنگی دەوڵەتی کۆنی ئێرانیش بووە ئەوەنەی من بزانم سەرخان هەر سەرخانی ناو بوو زۆر اینجا باشە. پێم وا بێت نزیکیشە لە سەرخێڵەوە ماناکە یعنی هاواتان تقریبا یعنی نزیکن نەک هاواتان سەرکۆ سەرخان سەرخێڵ ناوە نەخۆشم وانە هەر ناودار بن ئینشاءڵڵا ناودار بن. زۆر لە ساڵ ئەمڕۆ ڕۆژی هەینیە بەڵێ. کاکە میرانمان لەگەڵایە لەبەرەوەی قەرزاری کاکە سەرخانە باگۆرانەی کەشمان پێشکەشتە فەرموو ئەو کاکە پێیوتم من ناگاداری شتێک نیم وایە فەرموو جانم دياري عاشق خازين مصموت لا جناك من مشتين صلوتي جانبتي كالشي آخ جانم نگیا دامنی
جنان طریقی گوشگیری بردادم همزار من دیسان عشقان مزلیست یانگه باعم نردیان ساقیان بانکه ساقی مزبو پیالی پرکه آمینیم تاقانی دایه ربی ساقی شوشد کن بین زامی دست سرو بین بین بالکسود کده بومن بین آمینیم تاقانی دایه آمینیم 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 زیز ما با یاری دور ولا پاییز روی و زستان بزد با من بوتا آمینیم تاقانی دایه هاوین خرمان لبر بایا شمال کوت و زریان نایا هلیان بریم لالیلایه آمینیم تاقانی دایه آمینیم 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 دەستەکانتان دەم خۆش بێ خۆش. دەستەکانم دەستان خۆش خۆش بێ بێ. زۆر سپاس دەست دەستان خۆش. خۆش بێ
بێگومان گۆرانێکی زۆر بەڵێ. خۆشە زۆر بە چێژە جایتر من لەوانێ ئاراستەکەم بێنمەوە بۆێرە ڕۆژە ئاوا بیان ئاوایان بێت ئاویان باش ئەمڕۆیتر من هاتمەوە بۆ لاتانە ئەوە نییە بڵێ بەعادانیشن بۆ خۆ دوو پارچە میوزیک و ئینکەیت سێوان و سەرخانیشتە خۆتان ئامادەکەن کامتان بۆ گۆرانی پێشکەشپانیکەن ڕۆژەش وتی سێوان ئەوتی دایکی ئەڵێکە دایکی خۆش ئێترەوە لێرەش وەگەرگوێی لێمانە ڕێز و خۆشەویستیمانێ بووی بەڵامی تر ئێستا پەیوەند شوێکمانێوە ئەسا پشوێکمان هەیە بەس لە دوایی ئەگەڕێنەوە بۆی کە بە هەرسێکان بۆیە بیرمان ڕێکەوەنێکێکتان بۆی بۆ خۆتان ئامادەکەن ئەوەشتانین بەڵە خۆشەویستان ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی ڕۆژێکنیەوە بەڵام لە ئێستادا پشوێکی کورت وەرەگرین و پاشان بەردەوامی دەدەین بە پرۆگرام جاسەر کە با بچینە لای سێوان لەبرێ ئامادەکاری کردووە بۆ گۆرانیەکە جا سێوان خان فەرموو میرانم مایکەمان بەرە جاچی گۆرانیەکمان پێشکەشەکەی با بزین گۆرانیەکەمان چییە؟ دایکی ئازیزی و توێتیوانی کاکە ڕۆژ فەر ئێمەش لەگەڵ تایڵین کە کە دەنگی دەنگی خۆشە و خۆشە. گۆرانێڵ کاکە ڕۆژ شاید ئەگەر سەرکۆ یارمەتی و بە ئەیڵێت ئەگەر سەرکۆش لەگەڵ ئەگەر گۆرانێک منیش لەگەڵ گۆرانیەکە تاڵێم هەر هەمووی ناسەر هەمومان ێڵین بەسەرچە بەڵێ هەمومان بێکە گۆرانێڵ ئەوە جەماعە لە کۆنترۆڵ ئێمەش لێرەوەی من لە تۆ ناخۆشترە بەس باە بیڵێ کاکە ڕۆژ هیچ ماوە بووی بکەین دەی ئێمە هەموو شتێکمان کرد بەڵێ فەرمو کاک ڕۆژ میوزیک لەگەڵ تێکستەکە بۆ هێنین ئەگەر هەر لەبەر نەبێ بڕوا بکە دەست پێ بکە ئێمە لەگەڵ تاڕ بەڵێ یارمەتی تێ نا هەومان بێکەوە ئەیڵێن قەینا با بەدەستەوە با بەدەستەوە بێ مایک ئەمە هەمانە تاڵکێشەمان نییە فەرمون کاک ڕۆژ لەگەڵ یا بڕۆن باش ئەتوانن بە یەک ڕۆژ بکەم دڵێم خنکە ئەم لەناو کێشای خەمدا بۆ بەجێهێشتم ڕۆحت بردێ لەشی سەردێن خەمدا بۆ بەجێهێشتم بزەی مانگە شەیش تۆرە لە هۆدەی سارد و تاریکی لە ژێرە مۆڕەدا هێشتم بزەی مانگە شەیش تۆرە لە هۆدەی سارد و تاریکی لە ژێرە مۆڕەدا جەستم بڕووکە بۆ بەجێت هێشتم دەسەکانتان ئەی خۆش ئافرین. اینجا هەمیشاڵن کە برا ئەوەنەی لەگەڵ پاڵپشتی تۆم و بۆم بوو تاسا ئەوی کەشیەوت اینجا هەمیشاڵن کە برا پاڵپشتی وانە؟ خوشکەکانە ئەوە تا لێرەش ئێ. براکە یارمەتی خوشکەکەی ئەوە دەست پێش خەری کرد بۆ تۆ دەی فەرمو گۆرانەیەکی کە باش چ گۆرانێک خۆت بە دەنگی کێ زۆر زۆر ینی سەرسامیت حەزت لێتی لە خانمان لە وڵی لە خانمان ئەوەی لای زۆریانی تایبەتە هونەرمەندی کۆچکرد و مەرزێ فەریقیە ینی ئەوەی کە باشە زۆر زۆریش گوێی دەیەگرن یەکێک دوو کۆپلش بێ ئێمە لەگەڵتا من و سەرخان و کاکە میدان و کاکە ڕۆژ و پەیوەندی ژێڵێت باشە لە یارەوە لە شۆخ شەنگی پارەوە لە یارەوە لە شۆخ شەنگی پارەوە لە ڕاستی بەڕنیانە لە دەشنەی بەیانە پەیامی یاری جوانەوە گەیشتە لە ڕازی بەڕنیانە لە دەشنەی بەیانە پەیام لە یاری جوانەوە گەیشتە
خۆش بێ ئیترەمە هەستەکانتان خۆش دەستێ بێ تکاکە ڕۆژ لەگەڵ یا بڕۆ باشە ریزێک اینجا سەری کاکڕۆژە تەواو ریزەکە سەری خۆتە کاکڕۆژ تاوانە پلانەی دامانەوە بۆ تۆ بوو بەس ێستا سێوان وا بە بوو سەرش بێ سەری خۆتە تەواو ناو پرۆگرامەکانی پێشووتر بووە ڕابردوو بوو شتێک هەیە باش ژەنیاری ئامێری پیانۆ لە بەرەوەی هەردوو دەستی بەکارێنێ ناتوانێ مەسەلەن مایکەکەش مایکەکەی بۆ بگرێت باشە پێویستمان بە پیانۆ نیە پێویستمان بە کەمانچەیە کەمانچە لەگەڵ تا هەڕوات سێوانش دەڕوات مایکەکە یارمەتی مایکەکە بووە ئەوە هۆکارەکەیە بەڵام دڵتان ناشکێنم سێ چا گۆرەهێندا پێشکەشەکەم تو لە ماڵ شتی حاضر ئەوە لەوە چیت کاک بیرا زۆر سواز بۆتەوە خۆم گۆرانەکانی کاڵێمانە هەر بەجددی هیچم لە خەیاڵ نییە بەڕێی تۆ چی بڵێم هەفتەی ڕابردوو چووتی زۆر باش نا ئاخر ئەوەم بە تەواوی لەبەر نییە دڵنیام خۆت حەزت لە دەنجی شێر ڕۆژ ینی ینی میوزیسیان لەوانەیە لەگەڵ ئێمەیە بۆ چوونێکی جیاوازتریان دەبێت چکە ئەوان خۆیان بیستنیان زۆر باشتر چکە زانن کام دەنگە زۆر خۆشە لە چ چینێکە خۆت حەزت لە دەنجی وەڵاهی بەعام یعنی زۆرینەی وەکو گوێگرتن زۆرینەی گوێگرم بەس ئیتر ینی یەکێک لەوانەی کە زۆر زۆر تایبەتە بەلامەوە کاک ڕۆژکەریم لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆ هەیە ینی کە زۆرینەی گۆرانی نازان هاو ناویشی نێمە ئیتر ڕۆژەکان ناوان سەرەکان سەرخێڵ و سەرکان و لێرەوە ڕێزم بۆی هەیە کاک ڕۆژ زۆر زۆر ینی کارەکانی جوانە بەلامەوە بۆ نمونە ئیتر ینی زۆری کاتە بەلهەمێکی کاکە ڕۆژمان پێشکەش کرد منیش لەگەڵ هەڵێم ستەکەم باشە هەوڵێم بە یەک دەستیش ئاسە بکەم هەر چۆنێ ئەوە ڕۆم ئەڕۆم ڕۆم دێت دێڵم بە دڵشکاوی عزیزە ڕۆم 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 ژینێ بەجێ دێڵم ڕۆ ئاسی و دەماوی عزیزە ڕۆم 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 چاوانی تەنیایی لەبەرم نییە ئەها کێشەی شێعرم هەیە دەستان خۆش بێ دەستان خۆش بێ هەر یەکێکمان ئەگەر ڕۆژانە خۆشمانی نەوی لەبەر خۆمانە گۆرانێ گەڵێنەوە یان زۆر کەسم بینیوە لە ئۆتۆمبیلەکەی دابەزیوە کە هاتۆ بۆ شوێنەکە گۆرانیشی چکە لە ڕادیۆ گوێی لێبووە بەردەوام توێتی و بەردەوام توێتەوەوانی کەش لێەوە لەگەڵ هەریانوتەوە ینی ئەمە وەکو شتێک لە ناخمانێ حەزمان بە گۆرانی وتنە دەستان خۆش دەستان خۆش بێ سێوانی تر خۆ ئامادەکە بۆ هەفتەکانی کاکمیران با بکەڕێنەوە بۆ لای تۆ اینجا کاکەمیران تۆ حەیرانێکمان پێشکەشکەم جارە وڵی حەیران بە قورآن تێکستەکەیم لانێ باشی لەبەر نەبێ جایتە نازانم پێ دووتی وتم ئەگەر چەند کۆپلەیەکیش بێت زۆر باش پێمان خۆش فەرموو سۆڵ سۆڵ حەیران دەریایە حەیران دەرێ براینە برادەرینە ئەمڕۆ کێوارە دەرێم گەرێک من بریندارم نازانم بە چێن دەرەدار برێم حەیران دەرێ بە بەژنێ باریک و بە زەردێ لە بازن و بەسەر و پەرچەمی نازار حەیرانیە حەیران دەرێم خۆزی بە خۆزی دارانە من بازگر و خەزنەچینی ماچابام یەکێکیان لەگەر گزنگی ڕۆژێ لە پێش دەرچی ماری بابی نازدار حەیرانی دەمێ دەرێمەوی دیکان وەچی دێتەوە لەگەر کۆمەرێکی دەستە خوشکان لە پێش دەرچی سەرایە چاوەکەم ناوەڵا دەرێم وەکو هەموو سبەینان پێش دەرچی مارە بابی خۆی دەماری ئای 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 سەد جارە
بۆڵی نێزانم دەنگە هەر خۆش بێ دەنگە هەر پێشکەشتان بمێنێ. بینت لەگەڵ سیڤان چۆنە؟ لەگەڵ سیڤان وەڵا بینمان زۆر زۆر باشە هەمووەکو خزمەتی و کەساتی هەمووەکو دوو هاوڕێکە بەردەوام بێکەوەین و عنی ڕۆژانە ئەگەر یەکی تریژ نەبین هەر هەواڵ یەکترە پرسین. سیڤان حەیران زۆر باشە. سیڤان حەیران زۆر باشم حەیرانە شەریشەکە لە ئەوانەی کە کەلیمات و شتەکان لە گۆرانێکی ئەوایە بۆ یەکسەر پرسیارەوەم لێ کردی چکە لە بەرەوەی هەر دەنگەکەش ڕۆژە هەر ڕێکسەرە چوە سەر سیڤان ڕاستەڕێک ئەدا و شتەکانی ئەوە زۆر باشە دەست خۆش. فۆرمەت. ئێمە لە بەرەوەی کە ئەمڕۆ پشووە سەرخان زۆر پرسیار نەکەین چۆن سیوان گۆرانێکی بۆوتین تۆش چەند بەرهەمێکم ماوە بەڵێ پێمان خۆشە ئێمە و بینەرانیش جۆمە لە بەرهەمێکی کەش فەرموو. فەرموو. ئەم جارەش کۆس دنیای منی گرتەوە ئەم جارەش بارانی خەموا دێتەوە ئەم جارەش کۆس دنیای منی گرتەوە ئەم جارەش بارانی خەموا دێتەوە ئەم جارەش تایان هایوە شێتمەکە ئەم جارەش تایان هایوە شێتمەکە فرمێس لە چاوی غەریبی قۆڵ پۆدا فرمێس لە چاوی غەریبی قۆڵ پۆدا تو دنیات لالای من کردوا با بهاش ناسیم خوابی بالا چولداش و برینی خود لدل مارنی ندارم نداونم همسوتنی تو برینی خود لدل مارنا ندارم نداونم بمسوتنی ای آواتی دلی خوشاویستن ایم کسی تنیا بوم ندگردستن با پیروز می و تو دنیایم بومنیش ندست مایم نسر مایم دەستەکانتان دەنگ خۆش خۆش. بەنگە نەڵزە دەستان دەست خۆش خۆش اینجا یەکێکە لەو گۆرانیان تایبەتانەی کە من زۆر حەزم لێتی دەستەکانە خۆش بێ زۆر سپاس
دەست توش خۆش پێی بێ. بڵێ دوو کۆپلم بۆ بڵێ زانت ڕاستەکە هەرەوما بۆم ڕۆگۆرانی بڵێ من خێرا سەرەکەی کامەژوای لاتۆ کەس بڵێ دەبڵە حەز لێ شتێک بێ بڵێ دوو کۆپلم بۆ بڵێ دەستەکانەوە خۆش بێت دەست خۆش بگورە سەرکۆ لەم کۆتانە هیچ بەرهەمێکی تازەت هەیە پلانتێ بۆ هیچ بەرهەمێکی نوێ وڵی لە ئێستا میلۆدیەک هەیە کە ئیشم لەسەر کە دووار میلۆدیەکەی خۆم و تێکسیژی خۆمە بە ناوی دابڕانەوە کە کاری موزیکمان تاو کردووە هەرەوە ماوەیتر میکس و مایسترینگ بکرێ و ڤیدۆ کلیپی بۆ بکرێ بەڕاستی زۆر باشە ئێستاش دەرفەتێکی باشە منیش وەک پێشووتری ژوتم یعنی بۆ ڕیکۆردکردن یاخود بۆ کوالێتی باشتر ئێستا چەندین ستۆدیۆی زۆر باشمانێ ئەو سایەکی لە هونەرمەندەکانمانەگە بیویستە ئەلبومێک یاخود گۆرانێک بەرەم بێنێ بۆیە بچوایە وڵاتیشی دراوسێ یاخود بڕپارێکی زۆری سەرکرێت بەڵام ئێستا هەم لە سلێمانی هەم لە هەولێر کۆمەڵی کەسی زۆر بەتوانان لەو بارانەیە کارەکەن بەشداریکردنی خۆت لەگەڵ گروپەکانە ئێمە چەندین بۆنەی جیاوازمانەیە چەندین هونەرمەند بەیەکەوە لە فستیڤالێکە یاخود لە بۆنێکی تایبەتە گۆرانی ئەڵێن بەیەکەوە ئەمەش ڕێگەیەکە بووی کە تۆ زیاتر لەگەڵ خەڵکە ئاشنابیت ئەمانەت ئەنجاماوە واللهی وەگوتم ئەو کاتە لە دوای بەرنامەکە لە قەڵازی چەندین ئەگەر کارێکی جامعە بکرایە کارێکی هونەری لە جامعەتر ئەو من بەشدار بووم لە ناو قەڵاتزیە کە کۆنسێ دەکرا بۆ بۆنەکان بۆ نەورۆز بووە ئەو بابەتانە هەر بەشدار بووم دواتر کاتمەوە سلێمانی لێرە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری چەند ساڵێک بۆ یادی سلێمانی و بۆ سەری ساڵغانە لە بۆنانەیە بەدەر لە کاری لەم پرۆگرامانەکە بەشدار بووم لە چەند پرۆگرامێکی جیاوازە لە چەند کەناڵێکی جیاواز لە ئەویشا بەشدار بووم لەگەڵیانە دەستەکانەوە خۆش بێت دەستەکانتان خۆش بێ دەستان خۆش بێ دەستان خۆش بێکمان زۆر بەچێش بوو دەستان خۆش بێ دەستەکانتان خۆش بێ خۆشەویستان لەگەڵتانە بەردەوامین منەچمۆ لای کاگمیران زۆر جار باسی ئەوواکەین کایتر پێویستە کۆمەڵێک بەرهەمی خۆتە بێ ئەگەر بەرهەمەکانیش زۆر بوو بیکەیتە ئەلبومێک بۆ خۆت و ئەمەش زۆر جار لەوانەیە ئەرچی هونەرمەندەکە تۆزە خۆرسترکە تا چەند گرنگە بۆ ئێوەی گەنج سپۆنسەرتانە بێ کەسێکە بێ پشتان بگرێ بۆی کە بتوانن ئێوە بەرهەمی خۆتان هەبێت وڵی بەداخەوە بوون من ئێستا تۆ ئەگەر بتوێ باوگلەیە بکەم بەڕاستی لە بینەر بکەم بەڕاستی لە جوێگر بکەم ئەگەر بوون منە بتەوێ ئیشێک بکەی ڕەسەناتی کوردی تیاپارێزی یان ئیشێک بکەیت بە کەڵکی ئەوە بێ کە گوێی لێ بگرێ خەڵک گوێی لێ بگرێ هونەری بێ کەسانێکی کەم هەن کە بیانەوێ بۆ منە 100 کەس داوانێت کەسێکە بێت کە سەپۆرتی تۆ بکات بەڵام کاتێکیت میلۆدیەک ڕاکێشیت و چەند ڕۆژێکە منێتەوە لەوانەیە هەمووی هەفتەیە خەڵک گوێی لێ بگرێ و لە سۆشیال میدیا و لە تۆڕە کۆمەڵاتیانی تر بڵاوە بێتەوە دوایەوە وەکەوەی کە هیچ شتێک نەکرابێ هەزاران کەس هەیە ینی سەپۆرتیەکە و پێشوازی لەیەکە و پێشوازیکردن لە کەسانێکەمە لە هونەرە کە بیانێ ڕەسەنایەتی پارێزن و هەر لەم بەرنامەیە ئێستا بۆ منێەوە چەند گۆرانێکمان وتووە ئەگەر بێت و چەند گۆرانەیەکی بڵێ کە شایانی گوێگرتنێکی ئەوە نەبێ
لەوانەیە سەدکەی ڤیو تێپەڕێنێ بەڵام وەرە گۆرانێکی باش بڵە سیرەکەی لەوانێ دە کەس دەستخۆشی لێ بکە 1000 کەس نەیبینێ ڤیدۆکەت یعنی بۆ شێوازەیە گوێگری ئەمە بۆیە بەڕاستی منیش گوێ بەوە نایم کە سەپۆرتم هەبێ یان نابوون منە 4 ساڵ جارێک بەرهەمێکی خۆم هەبێ 2 ساڵ جارێک بەرهەمێکی خۆم هەبێ هەوڵ و مادووبوونی خۆمە خۆم خۆشەکە بوون مناڵێ ڕەنجی خۆت ئەبینی بەڕاستی بەس ئەوە بێ کە بەرهەمەکەڵم شانی گوێگرتن بێت سەنایەتی کوردنی تا پارێزرابێ هوەری لایەنێکی هوەری جوان پیشان بم لە دەنگیش و لە مۆزیکیشە ئەوە بۆ من گرنگە بەڕاستی هەر خۆشی لە ڕابردووە ینی کۆمەڵی هونەرمەندمان هەیە ینی ئێستا لەوانەیە هەندیشان گۆرانی نەڵێنەوە بەڵام کۆمەڵە بەرهەمی جوانیان بەجێشتووە هەتا ئێستا ئەگەر 15 ساڵ 20 ساڵیشی بەسەرات تێپەڕ بوو بێ هەندێکمان هەر یادگاریمانێ و لەگەڵ یاڵێنەوە بۆ نمونە ینی بۆ لە سلێمانی چەند هونەرمەندێکمانێ من بە نمونەیەکیان نێمەوە ئەش دەروابی چێکە لە هونەرمەندانی ڕێزمانەیە کە چەند بەرهەم و ئەلبومێکی جوانی ها کاکە ڕۆژ بەجێشتووە ئێستاش گوێی لێکریتەوە لە هەولێر هەردی سەڵاحمانەیە ینی کۆمەڵی بەرهەمی زۆر جوانی هەیە هەمووی گەنجانە ینی تۆ لەگەڵ یاژی بەڵام ئێستا خۆی گۆرانی ناڵێ بەڵام بەرهەمەکانی ماوەتەوە ئەمەی توەیە کاڵێ چی بکەی بۆی بمێنێتەوە شتێک نەکەی بڵێ ئەمە لەگەڵ کات و لەکە وەرزێکایە و ئەڕوە و کوردەواری ئەڵێ زۆر و بۆر نابێ ینی بەڕاستی کەم و پوخت باش جەمە لە هەموو وڵاتە نابین لێ کە هونەرمەندان گرنگێکی زۆر باشیان پێ ئەدرێت ئەکرێ بڵێن لای خۆشمان هونەرمەندا ئەو گرنگیان پێدراوەیە خودێشە نەگەشتونێتە ئەو ئاستی لەوەی هونەرمەند بتوانێت تەنها پەرە بە هونەرەکەی بانەوەک ئەوەی کە سەرقاڵی ئەوش بە کە بژێوی ژیانیشی بە هۆکارێکی دیکە بەدابینی بکات و هەنە جارەمە هۆکارەوە بۆ ئەوەی کە هونەرەکەی پەراوێز بخات لێرە ئەو کۆی بینین ینی کاکە ڕۆژ و کاکە سەرخانەوان زیاتر لایڤ موزیک و ئەوواکەن ینی بەڕاستی منە تا ئێستا خۆم لایڤ موزیکم نەکردو ینی بەشێکی کە من لە ئەو هونەرمەندانی کە ژێوی ژیانیان لەسەر هونەرە ئەکسەرێتیان لاوەکی ئیشێکی ترەکەن ینی تەسەور ناکەم هونەر لەم وڵاتە بگەیشتێتە ئەو ئاستەی کە تۆ بژێوی ژیانتی بە تەواتی پێدابین بکەیت ئیلا بێت لە تەنیشتا کارێکی تر بکەیت هیوادارین لە ئایندەیە توانی کاری باشتر بۆ هونەرمەندان بەگشتی بکرێت لە هەر بوارێکا بێت جا دوو بەرهەمت ماوە لەم ڕۆیە پێشکەشمانیکەی ئێستا بەرهەمیەکمان پێشکەش بکە دوایان بەرهەمەی تۆ خۆشی ساوچانی وەرەگرین تەوەرێکمان هەیە کە گفتوگۆی لەسەرەکەین بۆ کۆتایی پرۆگرامەکەشمان دوایین بەرهەممان پێشکەشکە سەرمۆ یەکەم جار بوو کەمۆمی عیشقێتە دڵدا گیسان پیشەی شاعیرانەی تۆ بەجارێ منی تاسان خەڵ و پەیمانت پێدا هەتا بۆ من بی پاییزی بێوەفاییت گەڵای عۆمری هەڵوەران خودای عاشق
تو من عشق نزن عشق نزن تو یاریت کرد به دلی من به بهار و به گلی من ترنوسی خم و آزار وک زنجیر کرد لدلی من خدا لتو هلا گرین ای خوشویستی به وفا خود و عشق و منت بروش لپناوی کیف و صفا خدای عاشق ادگیری تو آوات دگل کرد خوشویستی پاکی من نویتی خاک و گل کرد با هرچوی آرای خود سرگردن چون که تو منای عشق نزنی عشق غمزه تاوی مخموری سیاهی مستی می کردین ای سیاهی مستی می کردین بماتی لیوی مستقنی لهنوای مزی کردین ای لهنوای مزی کردین کچی دستی لسردانه لسیری باغی بی کردین آغ لسیری باغی بی کردین نبويك مرحباين شو ملا يارم بسر خوشي نقابي خنصر رخصارو بزاريك كوام دير يا رامي ضلوم صبر فراموشي بهوري برتمو زلفي رقوما بروي كدا بوشي اي رقوما بروي كدا بوشي والله يا امرو قولندا
ئای بە تیرێک جەرجیبەی کردێ لەبۆ خێڕێژی مژاقان نیگارم گەرچی بێ باکە وەڵێ ئەی دڵ ڕووی و مێدەوە جارێک تەماشاکە مەڵێ سافی زەمەن ئاخر بوو کەستی ماری دەردی کەس ناکە عیلاجی لێوی مستەخمی لە تایێر بەک تەمەن ناکە هەی لە تایێر بەک تەمەن ناکە بەڵێ ئەمڕۆ گوڵەندامێک بە تیرێ جەرجیبەی کردم ئەی بە تیرێک جەرجیبەی کردم بە غەمزەی چاوی مەخموری سیاهی مەستیمەی کردی ئەی سیاهی مەستیمەی کردی بە ماچی لێوی مستەغنی لە ئەنواعی مەزەی کردین ئەی لە ئەنواعی